ما مسترجان ما عندنا به سلامت بي يا بخير بيوا بخير بن سرسر قصيدة خوش وسرساوان دخينه خدا دزای بخير يملياش مداتو إن شاء الله. هەمیشە لە هەموو گوندەکان پێشترێ بابرن کولیە شەریع ئەو پەیمانگە ئیسلامیانە نەبوو یان کەم بوو زیاتر مامۆستایانی ئاینی پەرودی حوجرەکان بوون بابرن حوجرە و فەقێ و گوند تەواوکەر یەک بووینە لە گوندەکان دائما فەقێ هەبوو دیارە لە سەرکەندی خەیلانێنش ئەو کودرە ئەو دەستور و ستایلە هەرمایە چەند فەقێ هەیە ئێستا تقریبا 12 فەقێ وابزانم دوازدە وڵای قەدیم و زەمان ئێرانە مەدرسەی لێبووە مەلا و مامۆستایانی ئاینی پێگەیاندووە بەس ها وەختی کە گوند لەو بەری بوو گوندی قەدیم خەرکەکە هەموو هاتنە ئەو بەرەی ئەو بەرەش مزگەوتێک کرا کە مزگەوتەکە جێگای ئەوەی نابوو یعنی فەقێی خاریجی بەرێ مەدرسە و شتی لێ نەبوو کە فەقێی خاریجی ڕابگرین و خزمەتی فەقێیان بکەین و وەڵڵا بەو ئاخرەی خوای گەورە دیارە ویستی وا لەسەر بووە ئەو مزگەوتە بە هیمەتی خێرخوازان ئەو مزگەوتە کرا و مەدرسە کرا و خوای گەورە جەزای بەخێری هەموو لایەکی بداتەوە ئەوەی بەوەی قسەی چاکە بەشداری لێکردەوە خەرچی ئەو گوندەی ئێستا تقریبا زیاتر لە 20 مەلای لێ ماشاءالله 20 مەلای ڕسمی ئەو گوندە یعنی خەرکەکە هەمووی متەدەیینن ئەهلی جمعە و ئەهلی جەماعەت و ئەهلی سونەتن خەرکەکەی زۆر باشە لە مەسائیلی دینی و ئەوانە خەرک لێرانە یعنی زۆر خزمەتی مامۆستای ئاینیەکە و زۆر خزمەتی فەقێ و یعنی ئەوانەی کە تالیب العلم و ئەوانە ئەکەن ڕاستی خەرکەکەی باشە ئەوجا ئەمنیش یەک لە پرسیارەکان ویستم بکەم بەس بە خۆت باس کرد ئەو بابرن فەقێ جوانانە بەشەشان بزانم ئیدەزینە بەرێ لێرە مەسەلەن فروژانشتان لەسەر خۆیتان یان خەڵکی گوندەکە تا ئێستا خێرخوازەکەیە یعنی ئەو مەسئولیەتەی گرتە ئەستۆی خۆی و یارمەتیان ئەدا و خزمەتیانەکە خوای گەورە جەزای بەخێری بداتەوە ئینشاءالله بەس شتێک ئەگەر لۆ خوای بی خوای گەورە دیاری معتەل ببی خوای گەورە ئینشاءالله سەهلە بی و ئەوەش لە هەم لەویش سەهلە بی هەم لۆ جەماعەتی فەقێش لەوانەیە ئەوەکو پێویست پێداویستەکانی ژیانیان پێ ئەوە نەکرێ و پێ ئامادە نەکرێ و خۆت بابرن ڕۆژان دەرسیان پێ درێ بەرێوانە خوای گەورە هەم بەرەکەت بێختە تەمەنت ژیانت حلمت